زیادبوونی پسڕانی سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی هاوڵاتیانی کەرکووکی نیگەران کردووە. بازاڕی شۆریزەی کەرکووکە مایکمان بە وڵاتیان کردەوە. یەکەم لێدوانمان لە وەستا محەممەد وەرگرت کە ماوەی زیاتر لە 6 ساڵە لە بازاری شۆریزە کار دەکات. هاوڵاتیان لەو بازاڕە لە خراپی ڕەوشی کارەبانی گەران بوون. ئەم کاتتان باشمادوو نەبن پێما خۆش بۆگەر لەسەر دۆخی کارەبای کەرکووک قسەیەکمان کە نازانین ئێستا جەناب دۆ کارگۆک پیشەوەرە لێرە وەزعتان چۆنە بە دەست نەبوونی کارەبا و کەمبوونەوەی کارەبا لە کەرکووک؟ بەڵێ وەڵاهی بەخێر بیان پێشەم شتێ سوپاسی ئەم کەناڵەشەکەم کە ئێمە بەسەر کردەوە و کارەباکە وەڵاهی بەڕاستی کارەبا زۆر خراپ بووە. هۆکارەکەی گەڕێتەوە بۆی کە بێ نیظامیە و بێ حکوومەتیە و جاران ئێمە کارەبا باش بوو، ئیش باش بوو، وەزع باش بوو، ڕاستی دەسەڵاتی کوردی لێرە بوو زۆر باش بوو. خراپ بوو هێشتا کە بیدایی زستانە جارێ ئەوە شەوان سبلیتەکان هەڵناسیێنیە دوایی لە 3 سعات بۆ 4 سعات ئایا هەیە یان نییە بە ڕۆژ نازانم ئێمە نیمان لە ماڵ و خێزان لە ماڵەوەی بەڵام عینە کارەبا بێ کارەبایی زۆرە مۆلیدەکانیش نازام هەب مانگی پارێ زۆرە سەنن کە لە عینە کادا کارەبا جاران لە کوردستانەوە هات پار و پێرات عیبی نەبوو یعنی لە 24 سعات 4 سعاتەیدن مۆلیدەکانیش داوای پارەی زیاد دەکەن مانەگرن پارەی زیادمانەوێ هیچ باش تێوەچی کارەبا نەوەڵاوە ناڕاتە ڕێوە ئیچی قساکە چی ئەتوانێ بڕێ کارەبا بدەیان مەیدە بە کەیفیان وەلدەکاتە بۆ تەکەیف خۆیان لەی ڕێخنە و نیگەرانەکانمان ئاڕاستەی ئیدارەی کەرکووکەین بەڵێ لە هەژارترین وڵاتی دنیا دواکەوترین وڵاتی دنیا بگەڕێ کێشەیەک نییە بە ناوی کێشەی کارەبا ئەوەی زۆرترین قسەی لەسەرکرێ کێشەی کارەبایە بەڵام کەمترین چارەسەری بۆ دانراوە ئەمە سەرباری ئەوەی مۆلیدەکان نرخیان گرانەوە ئیلتزامیش بەکاتەوە ناکەن گەلێ نیگەرانی یعنی کارەباکە 5 سعات ئەی بڕێ سعاتێک کەمترەیدا جار وایە گڵۆپەکان هەڵناسێنێ تەلاجە و جەمیدە هەڵناسێنێ ئێمە تێناگەین ئەم کارەباکەمان باش بوو بۆی دێهات فرۆشراوە یعنی کارەبای شاری کەرکووک ئەدێ بە شارەکان تر بەغا تەوزیعەکە بۆ شارەکان تر دۆخی کەرکووک لێکەوە نادا بلێ ئەم کەرکووکە شارێکی گەورەیە. کێشەکەمان بردە بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبا لە کەرکووک هۆکاری زیادبوونی پسڕانی سەعاتەکانی کارەبای نیشتیمانیان لە کەرکووک بۆ کورسات نیوز ڕوون کردەوە. ئێستا لە باتی ئەوەی کە ڕێژی کارەبامان بەرزەوە بێ بالعکس بە پێچەوانەوە دابەزیوە جاران بۆ نمونە ئێمە پێش ئەم کەمی کارەبا ئێمە نزیکەی 600 مێگاواتمان لە بڵین لە تۆڕی نیشتیمانیەوە بۆ هادێساکان ئەو 600 بۆتە 500 مێگاوات ئەو 500 مێگاواتەیش توارچەنێ ڕێژی کارەباتکەم با بڵین ئەو یعنی با بڵین بەشە کارەبایی کە بۆ دێکەمەوە بێ ئەوە نەکە قەتع زیادە بێ جگە بەڕادەیەکەوە ئیتر دانست بۆ تەناسوبەکانیان شتێکە چێ کە تۆ قەتع زۆرە بێ ئامێرەکان بێکەوە ئەکەونە ئیشۆشتانە ئەبینی سێرەکەی قەتع ئەساکانە ئێمە 500 خۆی مەفروزە 15 سعات قەتعمانە بێ کە چیەگاتە 18 سعاتیش. وتەبێژی کارەبای کەرکووکەوەشی ڕوون کردەوە سعاتەکانی پسڕانی کارەبا لە کەرکووک لە نێوان 16 بۆ 17 سعاتدایە. وتیشی گرفتێکی تری کارەبای کەرکووک بۆ دەگەڕێتەوە ئەو 100 مێگاوات کارەبایی کە لە بەڵێندەرێکی هەرێمی کوردستان بۆ پارێزگای کەرکووک کڕابوو ڕاژیراوە. لێپرسراوانی کارەبای کەرکووک هۆکاری زیادبوونی سەعاتەکانی پسڕانی کارەبا لە کەرکووک بۆ کەمیەوە بڕی کارەبایە دەژێڕنەوە کە لە تۆڕی نیشتیمانیەوە بۆ پارێزگاکە دابین دەکرێت کە 500 مێگاواتە لە کاتێکدا پارێزگای کەرکووک پێویستی بە 1500 مێگاوات کارەبایە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.